سلااوتان لێبێت بەڕێزانم ئەم کاتتان باش ئەم جارە باس لە بابەتێکی یەکجار گرنگ دەکەم لە چباسەی ئەم جارە لە هەولێرین لە ئەرکێکی ئاینی هاوشان لەگەڵ ئەو کۆمەڵە موسڵمانەی کە ئێستا بەرەو ماڵی خوا مەکە و مەدینەی پیرۆز ڕێوڕسمێکی یەکجار جوان دەبینم لێرە بەڕێزانم هەموو ئەو موسڵمانانەی کە دەچنە ماڵی خودا عەرەبستانی سعودیا کە سوکارەکانیان یەکە بڕێیان دەکەن حاجی گیان سڵاوی خوان لێبێ لە تۆش بێ لە جەماعەتی کوردستان میشار باشە بەرەو ماڵی خوا بەڕێ دەکەین ئینشاڵڵا هەستت چۆنە یەکەم جاریان پێشتر چووی وەڵڵا پێشتر جارش کە چوومە باشە ئینشاڵڵا ئەو جار دەچین جارش کە دەچینەوە خۆش ئەوێن دەرێ چاوەڕێی چ دەکەی لەو ڕێگایە دوور نییە ڕێگاکە وەڵڵا من جارێکی بە تارەی چوومە ئەو جارش بە پاسی دەڕۆ یاڵڵا دەی لەسەر خێر لەسەر خێر خاتر سڵاوت لێبێ تۆ کەست بەڕێ دەکەیان خۆت دەچی خۆت دەچی ئینشاڵڵا یەکەم جارە هەستت چۆنە طبعا هەستێکی زۆر خۆشمێ بەڕاستی لە بۆ سەفەرە پیرۆز زۆر باشە چێ بەڕێ دەکەی کە سوکاریان خۆت دەڕۆیت برایەکەت دڵت خۆشە کە دەچێت یەکەم جارێت یان دووەم جار باشە بەڕێزانم من هاوشان لەگەڵ ئەو کاروانە هەوڵ دەدەم بەشدار بم لە خۆشی و ناخۆشیەکانی ئەو موسڵمانانە ئەم جارە بەشداری دەکەین لەگەڵمان من بۆ عەرەبستانی سعودیە من ئێستا لە دەواازەی تکریتم تقریبا 2 ساعتێک دەبێ دیارە ئەو ڕێگایە زۆر زنجاڵی هەیە و تڕێلانە بەڵام ناچاری نەما هەر ئەو ڕێگایە بەکاردەهێنرێت زیاتر بچیت بۆ ڕوومادی لە ڕوومادیەوە و جێدەچی عەرعەر کە دەکەوێتە سەر سنووری عەرەبستانی سعودیا ڕێگاکە قەرەباڵغا بەڵام تۆ دەتوانین لە ڕێی بەغداوەش بڕۆی بەڵام تاکە ڕێگای پاسەکان ئەو ڕێگایەیە کە بەڕاستی ڕێگایەکی سەخت بەڕاستی ڕێگایەکی ناخۆش بوو ئێمە ئێستا نزیک بووینەوە لە دەواازەی عەرعەر نزیک بووینەوە لە دەواازەی سنووری عەرەبستانی سعودیا بەر لە ئێمە پاسێک پەیوەندی بەێمەوە کرد گوتی ئاگادار بن بەر لەوەی داخلی عەرەبستانی سعودیا ببن هەر نەفرێک 66,000 دیناری لێ وەردەگیرێ بەبێ ئەوەی یەک وەسڵی حکوومەتی عێراق پێی بدرێ یعنی هەر نەفرێک ئەوە بێ لە ڕسوماتی حکوومەت یعنی وەکو دەگوترێت نازانم لەوانەیە ئەوە خاوەبی سەرانەبی شتێکی لەم جۆرەیە حەز دەکەم بە چاوی خۆم بیبینم بەڵام ناچار دەبین کامێرەکان دابخەین خۆتان دەزان سنوورە بەس دە و دیوی ئەگەر ئینشاڵڵا ڕزگارمان بوو ئاگادارتان دەکەمەوە چیمان بەسەر دێت طبعا من ئێستا لە ناو دەواازەی سنووری عەرعەرم لێرە بە ناوی حەج و عومرە هەیەت العولیا للحەج العومرە هەر نەفەرێک 66,000 دیناری عێراقی لێ وەردەگرن ئەوەی کە باسی لێوە دەکرێت بە بێ وەسڵە هیچ پسوولەیەکت پێ نادەنەوە کە حکوومەت ئەو پارە وەردەگرێت پارەش وەرناگرن تەنانەت دەبی لە ڕێی حسابێکی بانقی کیکارد ئێمە FIB مان هەیە دەڵێ ئیلا دەبێت لە ڕێی کیکاردەوە بێ هەوڵمان داوە بزانین ئێستا و کێشەمان بۆ دروست بووە نازانەوە پارەی چۆن بیان دەین پارە وەرناگرن دۆلار وەرناگرن ئیلا دەبی بە کیکارد زانین چۆن چارەسەری دەکەین بەڕێزان هەر بۆ بەرچاوڕوونیتان دیارە و پێشتر باسییانەوە کرد کە هیچ پسوولەیەک نادەنەوە بەڵام دیارە پسوولەیەکیان دایتەوەمە ئێمە 5 نەفەرین 330,000 دیناریان لێ وەرگرتوین ئەوەی زۆر کێشەیە لە ژوورەوە من قسەم کرد گوتم ڕێگام پێ بدەن سەرەتا گوتیان فۆتۆ بگرە بەس ڤیدیۆ نابێ بانکی FIB لێرە بە هیچ شێوەیە کاری پێ ناکرێت ئیلا دەبیکی کاردت هەبیتن بەڕاستی بۆمە کێشە بوو ئەمە نەمانتوانی بێجگە لە FIB کارتیت کەممان نەبوو کارتێکی دیکەی نێودەوڵەتیم هەبوو ئەویش نەی خوارد خۆشبەختانە بانکێکی دیکەی عێراقی چێک لەو سەرنشینانەی لەگەڵە منە پارەکەیدا ئەگەر نا ئامادە نەبوون پارەی عێراقیش وەربگرن بەڕێزان ئێستا ئەمە داخلی سنووری عەرەبستانی سعودیا بوون ڕووناکێکی زۆر هەست دەکەی بەڕاستی دەوڵەتە ئەوەی عێراق ئەوەی
بعێراقمان بینی لەو بازگەیەمان بینی لەو سنوورەمان بینی زۆر شتێکی خراپ. ئەم شوێنە شوێنی پشووە عەرەبستانی سعودیە بایەخێکی زۆری بە زمانی کوردی داوە فەرمونون هاوشێوەی عەرەبی و ئینگلیزی زمانی کوردیش لە هەموو شوێنە ئاینیەکان دەبینرێت. طبعاً بە درێژایی 400 تا 500 کیلۆمەتر بیابانێکی لەم شێوەیە دەبینن. ئەمە بەڕێزام ئەها سیرکەنەوە دەڵێ خێ وردە وردەکان هەیە. هەموو ڕۆژێک لە کوردستان زیاتر لە 1000 کەس دێنە عەرەبستانی سعودیە بۆ ئەنجامدانی عومرە. من کامەران حاجی عومەر هاتوومەتە مەدینە بزانم لێرە چ باسە. چۆنن باشن کاک حاجی چۆنن باشن ئەحواڵتە کامەران حاجی عومەر کوردستان بشار چۆنن ئەزانن ئینشاءڵڵا خوا قبوڵی بکە ئینشاءڵڵا. لە چێوە هاتوون؟ باشە چۆنە خۆشش گرفتان بۆ دروست بووە کۆمپانیاکە خواردن فندق هەموو شت باشە؟ لە ڕێگا بووم لە عەرعەر هاتم من بە عەرعەر هاتم گوتیان زۆرترین زیارەتکاری عومرە کووردە. بۆ بەس کووردە ئەی عەرەبەکان سونە هەیە شیعە هەیە هەر کەس بە پێیتوانای خۆی کۆمپانیای ئەمریکان هەیە ڕاست دەکەیت ینی هەر کۆمپانیایەک 50 نەفەر بێنە پاسێک ئەدای چەند زۆرەکە یەکجار زۆر دەکەن کەوایە کورد لە سعودیە ڕەقەمە ڕەقەم یەکین لەخوا بە زیادێ سەفەر تا خێر و بەرەکەت ئینشاءڵڵا. ڕێزدارم. پێم برێر سنوور بوو سنوور تاخیر بوون لە سنوور لە عەرعەر زۆر باش زوو بەڕێیان کردن زۆر باش بەس ئەوە حدودی خۆمان یەک شتی ناخۆشە جێگای دانیشتنی نییە ینی عێراق لەناو پاسیدا بنشیان لەبێ خوارێ هەتا ویزەکە دۆدەگری بەڵام ئین سعودیای وەنیە وچی مەتاڕی خۆمان دادەنیشی هەتا کەوای ئێوە دەڵێن نە حکوومەتی عێراق با بە شوێنەکەی ئیسراحەت باش بکەن وانە؟ من ئێستا لە نێو سنتەری شاری مەدینەم ینی مەسجد نەبەوی چەند مەترێک لە منەوە دوورە ئەو هۆتێلانەی دەبینن بەڕێزانم ئەو هۆتێلانە ئەو فندقانە ئەمانە فندقی هەرە ڕئیسین گرفتەکانی بەردەم موسڵمانانی کورکە دێنە ئەم شوێنە یەکیان هۆتێلە گۆڕینی هۆتێل هەندێک جاریش مەسەلەی خۆراکە کە بۆتە گرفتێکی سەرەکی بەشی زۆر لە زیارەتکاران. طبعاً ئەو کاتەی کە مەدینەی پیرۆز و مەکەی پیرۆز کەسێک دەبینم بە جلوبەرجی کوردیە بەڕاستی دڵی من زۆر خۆش دەبێت چونکە هەم ناسنامەکەیان بە خەڵکی موسڵمانانی هەموو دنیا دەناسێنن هەمیش هەر بەجلی کوردیەوە بە خەڵکی دنیا دەڵێن کاکە ئێمە کوردین موسڵمانین هاوشێوەی ئێوە و زۆر جاریش لە ئێوە ئیماندارترین. بەڕێزدا ئیبسڵاوت دەبێ ئەوە تیمی تۆیە گروپی تۆیە باشە. بەڕاستی بەر لەوەی بێم خەڵکانێک پەیوەندیان بە منەوە کرد باسییان لەوە دەکرد هەر کاتێک کە سەردانی ماڵی خوددا دەکەن بەشێک لە کۆمپانیاکان
فریویان دەدەن فریودان هەیە یاخودنا بەڵێ هەیە بەڕاستی بەڵام وەکو کۆمپانیای خۆمەلۆنونە کە باسکەم لەخوای بەزیاد بێ الحەمدوللا کەمەستی خۆمەتمانێکمان هەیە ناو خەڵکی واروەها بەڕاستی مزداقیەتی خۆمان زۆر خۆش دەوێ بەڕاستی تا ئەوەی بکرێتن ئێمە خزمەتی خەڵکی خۆمان دەکەین بەڵام بەداخەوە زۆر جار وایە لەلایەن ئەو کۆمپانیانی کە ئێمە بۆ نمونە باوڵین بەرنامجیان لێ دەکردن و فندقەکانمان دەگۆڕێ یان چێشەکمان لە بۆ دروست دەکرێت بەداخەوە ئەوە کێشەیە دەبیتن بەڵام تۆ باسی بەرنامجت کرد بەڕاستی ئەمە تێناگەم لە بەرنامە چییە یعنی کەسێک دێ لە هەولێر لە سلێمانی لە دۆهۆ یعنی چ پەیوەندی بە بەرنامەت شێ بێ سەردا ینی ماڵی خوا ببێنێ سەردانی ماڵی خوا بکە بەڵێ ئەوە بەڕاستی بابەتەشی قورسترە و دەمەوێت زیاتر بۆ خۆت بەدواداچوون بکەی بەڵام هەندێک کۆمپانیا هەنە لە سەروی منە کە ئەوان بابڕین فڕۆکەیان هەیە و هوتێلیان هەیە و ڤیزەیان هەیە دەتوانن وەربگرن ئێمە وەکو کۆمپانیای فەرعی با بڵێین لاوەچی ئەمە لەوان دەکڕینەوە بەرنامەکان لەوان دەکردن ئەو پێ دەگوتێ بەرنامەز یعنی ئێمە ناتوانین بۆ خۆمان بە تەنیا بین فندق بکڕین دانتیارە بگرین لەبەرەوەی ئیمکانەتی ژێزگار زۆری دەوێتن ئەو لە توانای ئێمە دانیە باشە باسی فریودان بکە دەڵێن کۆمپانیەکان کاکە لە هەولێر بەم بەڕێزە دەڵێن فندقێکت دەدەینێ نانەکەی بەس دەبەت ئیدای حاجی لە هەولێرە چۆن بە گۆشتی خۆمانە ئامادەی دەکە هەماشتە بەس کە لێرە تەمەشا دەکە هەمووی باراتە پێی ناکرێ نانەکە بخوا ئەو جۆرە فریودانانە هەیە ڕاستە هەیە بەڵام دووبارە دەڵێمەوە من وەکو کۆمپانیای خۆمان یعنی زۆر زاروەیە دەستخۆشی لە ئێمە دەکەن کە زۆرترین نووسین و بابەتمان ورژاندیە و باسمان کردێ وردیاتیمان باس کردیا کە ئەوەندە ڕۆژە خواردنت هەیە ئەوەندە ڕۆژە لە مەدینەی ئەوەندە ڕۆژە لە مەکەی هۆتێلەکەت ئاوایە بەو شێوەی ئەوە دەڕۆی لەخوای بەزیاد بێ سەلۆن منەوانی کە بە پاسی هاتینە بە ساڵی 2020 ماهیناینە هۆتێلی ینی پاسی زۆر گران گرانتر لە پاسی دیکە هیناکمان بەڵام بەس سبیلی ئەوەی کە مرتاح بن پاسی دیکە باشە بەڵام جێبیست بوومە دای حاجی دەڵێ لە هۆتێلێک بوومە دواتر گوتیان کاکە بڕۆ لێرە شوێن نییە شوێن گواستنەوەی ینی ناچاریان دەکەن بگوازرێنەوە ئەوە لە بڕیار ئێوە دەدەنیان بە ناچار نەخێرە من ناچار دەکرێن بەڵێ ئەوە هەیە تەواوە ئەمە زۆر زاروەیە هۆتێلێکمان گرتیە و کڕیمانە و لەگەڵ ئەو کەس ئەمە کۆنتاکتمان هەبوو داوای ئەو هۆتێلەی کردێ بەڵام کاتێک کە دێنە ئێرە بەداخەوە و هۆتێلە گۆڕایە بەڵام ئەوە بەڕاستی وەکو باسم کرد لە توانای من لە سەر و ئێمە تەنانەت گەشتی فڕۆکەش زۆر جار بەڵێ بەتاکید بەڵێ ئەوەش گرفتە بەڵێ ئەوەش گرفتە زۆر زاروەیە هەم بۆ ئێوە هەم بۆ عومرەکاران و حاجی ئەکید بەتاکید لە دەستە منیە و بەڵام خەڵکی گلەی لەمە دەکە حەقی خۆشیتی گلەی لەمە بکە باشە ئەو کۆمپانیایانە چنە پێشتر وا بوو لەگەڵ نەخێر پێشتروانە بوو پێشتر بەتابەت بە ئاوقاف وەزارەتی ئاوقاف کاروباری ئاینی بەشی حەج و عومرەی هەبوو بۆ نمونە کە فڕۆکەیەکی عراقی لۆ نمونە دەهات دەیگوتە ئەو کۆمپانیا ئێوە چەند مەقعدتان دەوێت ئەوی چەند مەقعدتان دەوێت دەوزیع دەکرا و هەریەکە دەڕۆیشت و دابش دەکرا و زۆر بەڕێک و پێچی ئیشەکان دەکرا بەڵام ئێستاکە بەڕاستی بەداخەوە لە دەستە هەم ئەوقاف نەمایە لە دەستەند کۆمپانیایەکن هیوادارین یعنی بتوانن کارێک بکەن ئەوانیش ئێمە شەرمەزاری عومرەکاران نەکەن و ئەمەش یعنی سەربەرز بین بەرامبەر عومرەکاران کە چیمان گوت لە هۆتێل لە هەموو شتێک لە ڤیزا لە تەیارەکە دوانەکەوێ و لە کاتی خۆی بین و فندقەکەش هەمان ئەو هۆتێلە بی کە ئەمە باسمان کردێ باشە طبعا بەڕێزانە من لەو هۆتێلێکە و بەڕێزانە لی دەخەون لە هەمان هۆتێل پرسیارم کرد وەجبەیەک لە وڵاتی مستر هاتبوو بە فڕۆکە 15 شەو لەم هۆتێلە دەمینێنەوە و بە فڕۆکە هاتوون پرسیارم کرد بۆ 15 شەو لە ڕێگای فڕۆکەوە دێنە ئەم وڵاتە چەند پارەتان داوەتە کۆمپانیا $700 لە هەمان کاتدا بۆ خەڵکی کوردستان بەداخەوە وەکو دەبینم و دەبیسترێ هەم لەم بەڕێزانە و هەم لە بەشێک لە کۆمپانیەکان ئیستیغلال هەیە لەلایەن کۆمپانیا گەورەکان بۆ هەر نەفرێک زیاتر لە $200 ئەمریکی دەخەنە جیرفانەکانیان و لە کۆتادا تەنها ئەو موسڵمانە بەڕێزانە زەرەرمەندن هیوادارم ئەم کێشەیە بە دوواداچوونی بۆ بکات وەزارەتی ئەوقاف. گوتە سەرنجم لەسەر بازگەکانە سەیتەرەکانە چیە مشکلە؟ ئەمە لە بازگەی عێراق کە پێشوی داخلی سعودیا بین ئەو ئەشیانێکە ئیمە هەمووی فرێ دەداتن دەیشێنیتن وەڵای ئەشام هینەیە جاندە سەرا بوون بۆ ئەشام هەم تێک چووە یعنی فکریۆی ناکەنەوە ئەو خەڵکە دەستە ئەمڕەی دوعای لۆ دەکا خوا خێری بسیانژە ئیمە بەلعکس عالم نەعلەتی لۆ دەنێریتن دوای
وڵاتی عێراق لە هەموو وڵاتەش فەرقیە گرانترە لە وڵاتە هندیش هەرزانترە یا هەرزانی وڵاتەکە هندی چیە کابرا دێ 30 شەو لێر دەمێنێتەوە بە پارەی زۆر باش ئەمە لێرە 2 شەو دەمێنێنەوە بە خورتی گوتە سەرنجەکەمەیە چیە سەرنجەکە؟ سەرنجەکە ئەو پاسانەی کە پێی دێن پەرزەندانرایە بۆ 40 نەفەر بۆ 40 نەفەری ئاساییدانرایە کە جانتەکی کچکۆکەی پێی بێ نەک هەریەکی 6 جانتا هینایە لە بۆ 10 ڕۆژ ئەو جازێت تەنگ دەبی نازانی یعنی لەچێ دانیشی؟ نەک هەرکوو دانیشی یعنی وەک بەسترایتەتەوە لەبەر جانتای لەبەر قەرەباڵغی چەند نەفەر بوونە ناو پاسەکە؟ چلو شتێکی باشە کەوایە تۆ دەڵێ دەبێت ڕێژەکەی کەم بێ ئەبێ ڕێژەکەی ئەقەلشی یەک دووسێک بەس بۆ جێی جانتاکان ڕاستە سنووقی هەیە سنووقەکان نایگرێ دەست خۆش زۆرترین شت دەبێەوە ئاوی زمزم لەگەر قەسپی جێ هەیە لە مشای لە پاسەکان زۆر باشە زۆر باشە بابزانم نهێنی ئەو خورمایە چییە؟ کاکە سڵاوت دەبێ ماندوو نەبی خورمایەوە ئەو هەموو دەبێەوە باشەوە بۆ چییە هەموو خورمای ئەو سونەتە بۆ میێوانانە ناوەڵا کەیفی تۆ چیان دەکەیەوە بیکەوە باشە چیلۆی بە چەنداوە؟ وڵی چیلۆ بەخۆی بە 15 بیاردەری دەکات چەندی خۆمان 6,000 دیناری عێراقی وەڵایە من لە خورما نازانم بەڕاستی بەس پێدەچی شتێکی جوان بی باشە فێر لە خورماش دەکرێت لێرە ئەمە حەجی پار و بێرار هەیە دەرمانەکە لێرانە لێ دەدات دەرمانە گەشتی دەکات وەکەوە لێ دەکاتەوە کە ئەو ساڵبی نەرمی دەکات و بەڕاست چەندە دایە تا گەیشتی حدودی؟ ناهرە من نا هەموو پاسەکان هەر کاتێک دێی 25,000 ئەوە هیچ وەسلە لەگە 30,000 ئەویت کە 7,000 دەچی هەرسەری یعنی وەکو برێ خاوەیە ئەو هایە بەس بوتای کرامی ناوەکی مسەقەتیان لێ نایە نارێ شەمبوونەوە بغێری تەسمیە پێغەمبەر فەرمووی آخر زەمانیش پێیادەی بە ناویت کە هەموو جارە دەبێ ئەو پارە بدەن هەموو جارێک ئەنا بەڕێت ناکا و تاخیرت دەکا و نەیدەیە دەرێەوە ئاوتی نایە خورماتی نایە و مەمنوعە و لە قانونی ئەوەیدا هەیە کە تیجارەتی پێدەکرێمە دەوڵەتێکی خورماینە و زیارەتەکەتان چۆنە باشە؟ زیارەتەکە بەرهای بینێ لە خوای بەزیاد باشە لە خوای بەزیاد ینی هۆتێل ناخواردن شتا هیچ کێشەمانی لە خوای بەزیاد بیتن سەر و قافرەکەش بە زۆر ڕێک و پێکە بەس هۆکارەکەی $200 لۆمە دەستین دەسەبە بیچە هۆکاری چیە بۆمان ڕوونکەنەوە یانی لەگەر خەڵکیت کە جیاوازی هەیە جیاوازی بەرێ ناریمە تو خۆی چەندە ینی ئەمن بەخۆ چار وەرەقە و $25 دایە ینی ئەو ئەمرەدارێ ئەمە دەباتن کەم 1 کیلۆ دەمیتەوە زیادەکەی بزانین بۆ شوێن دەردەڕۆ ئەو زیادە باشە بۆمان ڕوونکەنەوە پرسیارتان کردووە کە خەڵکی تورکیا خەڵکی بڵێن جەزایر مەغریب لەگەڵ ئێوە چەند پارە هەموو دەورەتەکان لە عێراق دوورترە پاریان لە ئێمە کەمترە ئێمە $200 دەبن ئەو $200 کۆمپانیەکان لۆ خۆیان دەبن بەڕاستی خوای گەورە قبول ناکە کۆمپانیا گەورەکان کۆمپانیا گەورەکان ئەو $200 دەبە هیچ ئەوە ئەمرەدارە هیچ کەس هاگەی لێنێ ئەو کە $200 دەبە کەس هاگەی لێنێ یعنی ئەوەی لە هەولێر و سلێمانی دۆهۆکەوە دێ ئەو پارەی دەدا کەسێک لە تورکیا دێ پارەکەی کەمترە زۆر کەمترە لە ئێمە هەرزانسی لە چەند وڵات مەسڕ وە هەموو وڵاتێک لە مەسر لە وڵاتێک بەشداری ئێرە دەکات هەموو مسلمانی هەموو یعنی دەوڵەتی من نێزیکترە لەو جێ پیرۆزەی ئەو جە کولفەکەشمان زیاترە ئەنگۆ دەڵێنە حکوومەت ئەمە بە حکوومەت دەهانامە بێتن طبعاً ساڵ لە دوای ساڵ ڕێژەی بەشداری مسلمانان بۆ ئەنجامدانی سنەتی عومرە زیاد دەبێت یعنی دوای کۆرۆنا 26 ملیۆن کەس لە ساڵێکدا سەردانی
عربستانی سعودی کردبوو ئێستا زیاتر لە 30 ملیۆن کەس سەردان دەکات لە زۆربەی هەرە زۆری وڵاتان لە نێوانیاندا کوردستانیش یەکێکە لەو ناوچانی کە زۆرترین موسڵمان سەردانی مەدینە و مەککەی پیرۆز دەکات بۆ ئەنجامدانی سونەتی عومرەکردن. طبعا بەڕێزانم لەسەر ئاستی جیهان مەککە گەورەترین پەرزگای مرۆڤایەتیە کە خەڵک زیاتر تێیدا تاعاتی خوا دەکا بە بەراورد لەگەڵ تەواوی ئاینەکانی دنیا. مەککە ئێستا لە پێشەوەی هەرە پێشەوەی شوێنێکی پیرۆزە لەسەر ئاستی جیهان لەوەی کە خەڵکێک ڕۆژانە و مانگانە و ساڵانە بەپێی توانای خۆی دەتوانێت سەردانی بکە و لێرەوە نزا بکات لەوەی کە خوا لە گوناحەکانی خۆش بێت. بۆیە مەککە زۆر گرینگە چونکە لە زۆربەی وڵاتانی جیهان خەڵک دێتە ئەم شوێنە عیبادەتی خوا دەکات. حاجی کاروان ئەوەندەی من لە سەردانەکەمدا بۆ عەرەبستانی سعودیە بینیم زۆربەی زیارەتکارانی ماڵی خوا بۆ عەمرە لە هەرێمی کوردستانەوە سەفەر دەکەن. بەڕاست حکوومەت چی کردووە بۆ عومرەکاران و بۆ حاجیان؟ لەماوەی 4 ساڵی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵ نییە لەلایەن خودی ڕێزدار مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پاڵپشتی پرۆسەی حەج و عومرە نەکرێت. ساڵانە ئەگەر بە معدەلی باز بکەین ساڵ نییە زیاتر لە 2 ملیار و 500 ملیۆن دینار پاڵپشتی پرۆسەی حەجی کردووە و تەنانەت بۆ ئەم ساڵیش ینی ئەگەر کۆی گشتێکی باز بکەین تا ئێستا زیاتر لە 10 ملیار دینار پاڵپشتی پرۆسەی حەج کراوە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا. 10 ملیار دیناری عێراقی. 10 ملیار دیناری عێراقی. بەشێک لە زیارەتکارانی کورد گلەییان هەبوو باسییان لەوە دەکرد لەبارەی خەرجیەکان هاوڵاتیەکی تورکی هاوڵاتیەکی مصری خەرجەکان کەمترە بە بەراورد لەگەڵ زیارەتکارانی کورد بۆ عەرەبستانی سعودیە. بە پێچەوانەوە ئەو خزمەتگوزاریە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان پێشکەش دەکرێت ڕەنگە لەگەڵ هەندێک شوێندا جیاوازێکی ئەو تۆ نەبێتن لەبەر ئەوەی لێرە ئەوانەی کە بە گەشتی وشکانی گەشت دەکەن پێچوان هەرزانترە ینی هەندێک جار دێتە سەر ئەوەی بە 375 دلار گەشت دەکەن بە هاتن و چوون و پاس و ڤیزە و ئەم هەموو ینی پارەکە بە شێوەیەکی وها گرانی ئەگەر بەراورد لەگەڵ وڵاتان باز بکەن. باشە لە هەندێک شوێن پارە لە عومرەکاران وەردەگیرێت بە تایبەتی ئەوانەی کە ئۆتۆمبیل بە ناوی ئیکرامیە لە دەواازەکان لە دەواازەی عێراق بە تایبەتی ئێوە ئاگاداری ئەم بابەتەن بە دوواداچوونتان کردو بۆ ئەم پرسە؟ ئەمە ئەرکی دامودەستگەکانی عێراقە و دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی ئەکید ئێمە چەند جارێک ینی ئەو بابەتەمان باس کردووە و ئەوانیش ڕەنگە جۆرێک لە ئەوە ئاگادار بن بەڵام شتێک هەیە وەکو لە یاساش دەڵێ ئەگەر کەسێک اتهام بکەین هەتا المتهم بەری هەتا يثبت إدانته أما دوجار إما أجر كس شتيك ببلغي ياساي نبيتن دچێتە ژوورێک کە مامەڵەی بەجێ دەکاتن پارێکی لێ وەردەگرێتن هیچ بەڵگەیەکی فەرمینیە کە ئەوانیش خوشیان یعنی سزای ئەو کەسانە بدەن کە ئەم کارە دەکەن.